دوای ئەوەی پرۆژەیەکی جێگرەوەی کارەبای 24 کاتژمێری خستە ڕوو، ئەندامێکی سەرکەوتوی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان پرۆژەکەی لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانیەوە ئاراستەی وەزارەتی کارەبای هەرێم کرد. عومەر عەبدوڵڵا دەڵێت ئەگەر کار بەم پرۆژەیە نەکرێت کە حکوومەت دەتوانێت بیکات، ئەوە زۆرینەی هاوڵاتیان توانای ئەو پارەیان نابێت بیدەن کە حکوومەت ئێستا دایناوە. ئەم پێشنیارانەی ئێمە لە چوارچەوەی پرۆژەیەکە دوێنێ خسمانە ڕووە ئەمڕۆ بە فەرمی ئاراستەمانکردن وەزارەتی کارەبا پێشتر نزیکەی 3 دانەمانگە سەرقاڵی ئەوەین بەشێکی زۆر لە بیرۆکەکان لە کۆنگرێ ڕۆژنامەوانی لە لێدوان لە ڕوونکردنەوە لە ڕاگەیەنرا و ئاراستەمان کردوون هەستەکەین بەشێکی زۆر لە پەیامەکان گەشتون بەو بەڕێزانەی کە بڕیار بەدەستن لە ناو وەزارەتە یا پشت وەزارەتیش تەنانەت و بەڵام ئەمڕۆ پرۆژەکەمان بە شێوەیەکی داڕێژرا و متەکامل کە ئەرکی هەم هاوڵاتی تایە هەم ئەرکی حکوومەتی تایە بە فەرمی ئاراستەکردن. هەر بەڕێزێک لە دەسەڵات لە حکوومەت لە ئەنجومەنی وەزیران بیەوێ من بەڕاستی ئامادەم گفتوگۆی ناوەڕۆکی پرۆژەکە بکەم. ئێمە ئەوەی پێشنیارمان کردووە یەکەم لە ڕوانگەی شارەزایی خۆمەوەیە کە بواری بەڕێوەبردنە، شارەزایی دووەمم کە بواری کاری کۆمەڵایەتی و چونکە ڕوانگەی سەرەکی پرۆژەکە عەدالەتی کۆمەڵایەتیە، بەدیهێنانی دادگەری کۆمەڵایەتیە لە کوردستانە لە بواری خزمەتگوزاری کارەبا کە من 5 ساڵ و بەڕێوەبەری گشتی کۆمەڵایەتی بووم لەم بوارە زۆر بەباشی و سپاس بۆخوا ئەتوانم بۆچوونی لە جێی خۆی بخەمە ڕوو. بەڕێوەبەری ڕاگەیاندنی کارەبای سلێمانی دەڵێت بە دووری دەزانم حکوومەت بەوە ڕازی بێت کارەبای 24 کاتژمێری بە 18 دینار بە بەشداروان بفرۆشێت و بەو نرخە بۆی دەرناهێنێت. من بە بڕوای من حکوومەت بەو نرخەی پێشوو ناتوانێت کارەبای بەردەوام دابینکە، بۆیە نرخەکە با بڵین ئەو نرخە کۆنەی کە هەیە زائیدە نرخی کارەبای مووەلیدا هەردووکیان بکرێ بە یەک نرخ و هاوڵاتی کارەبای بەردەوامی هەبێ و یەک پارەی کارەبا بدات، بەڵام نرخەکەی گونجاو بێت و یعنی زۆر بارگرانی نەبێ هەم لەسەر حکوومەت و هەم لەسەر هاوڵاتیش. ئەبێ نرخەکەش بە شێوەیەکیش بێ کە حکوومەت بتوانێت دابینی کە ئەگەر ناتوانێت دابینی کە کارەبای بەردەوام ئەبێ بەو خەونەی ئەبێ بە بەردەوامی بە دوای ڕاکی. عومەر عەبدوڵڵا دەڵێت نرخی نوێی کارەبا بە بازرگانیکردنی کارتەکەیە و شتێک نەماوە ناوی کارەبای حکومی بێت. بەو پێی ئەگەر خێزانێک 10 ئامپێر کارەبای بەردەوام بەکار بهێنێت پێویستە مانگانە 243,000 دینار تەنها بە کارەبا بدات. ئەگەریش خواستی کەم بکاتەوە بۆ 5 ئامپێر و نیو ئەوە پێویستە 142,000 دیناری عراقی مانگانە ڕادستی حکومت بکات. بەم بڕیارەش کە ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو داوێتی گیرفانی هاوڵاتیان دەتەکێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.